سڵاوتان لێبێ خۆشەویستانی کەناڵی کورسان نیوز من هاوکا قادر لەگەڵتان دەبم دیداری دیالۆگی نیشتیمانی درێژەی پێدەدەین و لەگەڵ بەڕێز دکتۆر کاوە مەحموود سکرتێری حیزبی شیوعی کوردستان بابەتی دیالۆگی نیشتیمانی کۆبنەوەی نێوان هێز و لایەنە سیاسیەکان پەیوەندیەکانی هەرێم و عێراق تاوتوێ دەکەین. دەپرسین دابڕانەکانی ڕابردوو چی زیانێکی بۆ قاواری هەرێمی کوردستان هەبوو، دەستپێکردنەوەی گفتوگۆکانی نێوان لایەنەکان لە هەرێم هەروەها هەرێم لەگەڵ بەغداش چی سوود و قازانجێکی بۆ قاواری هەرێم لەگەڵ هاوڵاتیانیش هەیە. سپاس بۆ دکتۆر کاوە مەحموود بۆ ئەم دەرفەتی کە بۆێمەوە ڕەخساندووە. هەڵبەت سپاس دەکەین لە کۆبوونەوەی پارێگای سەرۆکایەتی هەرێمی کوردستان جەنابەت ئامادە بووی بۆ پێی کە حیزب و لایەنەکان لە سەرۆکایەتی هەرێم کۆبوونەوانێ ئەم کۆبوونەوەی هێڵە گشتیەکانی لە ڕاگەیاندا زۆر باس کرا، بەڵام چی دەرئەنجامێکی هەبوو؟ ئەو کۆبوونەوەیە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ بەشێک لە حیزبە سیاسیەکان کۆبوونەوەیەک بوو دوای دابڕانێکی زۆر و ئەمە زەمینەیەکی خۆش کرد کە ئەو لایەنە سیاسیانە کە بتوانن لەسەر مێزێکدا بنیشن کۆبوونەوە و ئاڵگۆڕی کۆمەڵێک بۆچوون و زانیاری بکەن سەبارەت بە ئەو بابەتانی کە جەنابەت باس کرد کە تێکڕای ئەو بابەتانە بەشێک بوون لە کارنامەی کۆبوونەوەکە. لەبەرەوە ئێمە بە هەنگاوێکی گرنگی دەزانین، بەڵام دیسان ئەوە پێمان وایە لە پێشەوە لە ئەزمموی پێشتر لەم جۆرە هەنگاوانە کراوە، بەڵام دەبێت میکانیزمی نوێ بدۆزرێتەوە کە هیچ لایەنێکی سیاسی لەم جۆرە کۆبوونانە بە دەرنەبێ جگە لەوانە ئەم جۆرە کۆبووناوانە بکرێ بە چەترێک نەک تەنها بۆ حیزبە سیاسیەکان بە چەتێکی نیشتیمانی گشتگیر بۆ جەماوەری گەلەکەمان و کار بکە بۆ جۆگرتن لە ڕای ڕاو بۆچوونی خەڵک، ڕاو بۆچوونی کەسانی پسپۆر و کەسانێک کە لە چالاکن لە کۆمەڵگەی مەدەنی لەگەڵ ڕای گشتی بە گشتی و بتوانرێت کە چەترێکی فراوانتر بێ لەوەی کە ئێستا هەیە. هەر تێکڕای ئەمانە پێویستی بە دانانی نەخشەیەک هەیە بۆی ئەو نەخشەیە ڕێگایەک بێ بۆ کارکردن بۆ دیالۆجێکی نیشتیمانی. لە ڕاستیدا کوردستان لە هەدوومەرجی ئێستادا پێویستی بە دیالۆژی نیشتیمانیە. ئەو کۆبوونەوەی کە کرا دیالۆژی نیشتیمانی نییە، ئاڵوگۆڕکردنی کۆمەڵێک ڕاو بۆچوون بوو لەگەر یەکتر لەوانەیە سەرەتای دیالۆگی نیشتیمانیە. ئەمە پێم وانە تەنانەت سەرەتای دیالۆگی نیشتیمانیش بێ، بەس پێم وایە ئەمە هەنگاوێکە کە بڵێن سەرەتای دیالۆگی نیشتیمانیە، یعنی ئەو لایەنە سیاسیانەی کە لەوێ ئامادە بوون قەناعەتیان بە دیالۆژی نیشتیمانی هەبێ و ئەبێ تەثبیتی کەن وەکو خاڵێک لە ئەنجندەی کاری ئایندەیان. بەداخەوە نەکرا کە هەموو لایەنە سیاسەکان جەخل لەو بکەنەوە کە ئێمە پێویستمان دواتر کاک دکتۆر چینە ناو وردەکاری قسە و باسەکان و توێژ و گفتوگۆکەی ئەوێ، بەڵام چی دەرئەنجامێکی هەبوو ئەوەی لەمستان کرد؟ وەکوتم ئەو کۆبوونەوەیە دەرەنجامەکەی ئەوە بوو کە لە سەرەتاوە وەکو باسم کرد کە یەکەم جارە دوای دابڕانێکی زۆر ئەو لایەنە سیاسیانە کۆبنەوە. جگەلەوە هەندێک گرفتەیە کە پەیوەندی بە کاری حکومیەوە هەیە، ئەو پەیوەندی بە ئێتلافی حکومڕانەوە هەیە، هەندێک بابەتەیە کە پەیوەندی بە جێبەجێکردنی ڕێکەوتنامەکان لە نێوان گۆڕان و یەکێتی و پارتی و گۆڕان، ئەمانە پەیوەندی بە ڕێکەوتنی ئەو حیزبە سیاسیانەوە هەیە. بەڵام ئەوەی کە ئێمە بیری دەکەینەوە چۆن کێشەی جەماوەر لەو جۆرە کۆبووناوانە بخەینە ڕوو و چۆن زمینەیە خۆش کرێ بۆ سەقامگیری سیاسی و چۆن بتوانین یەکڕیزیەک دروست بێ، بەڵام یەکڕیزیە بنەمای هەبێ، یەکڕیزیەک نەبێ کە جۆرێک لە احتێکارکردنی دەسەڵاتی تیابێ و کار بۆەوە بکرێ کە نەخشەڕێگایەکە بێ بۆ دانانی سیاسەتێکی ئابووری نوێ. بێگومان ئەوانەی کە هاتوون لە کۆبوونەوەکە بیر و بۆچوونی جیاوازیان هەیە و هەرێکێ لەوانە دیسانەوە بۆ ئەو کۆبوونەوەیش بێگومان ئەجندەی جیاوازیان. بەڵێ ئەجەنداکەی سەرۆکایەتی هەرێم چی و بۆ ئەو کۆبوونەوەیە؟ ئەجنداکەی سەرۆکایەتی هەرێم بۆ ئەو کۆبوونەوەیە من پێم وایە لەوەدا بوو کە کارێ بکە کە لایەنە سیاسەکان دوای ئەو دابڕانە کۆبوونەوە سەرۆکایەتی هەرێم وا خۆی پیشان بدا کە ئەو ئەگەر ناکۆچی هەیە لە نێوان حیزبەکانە ئەم هەوڵەدا کە
بێتە میکانزمێک بۆ چارەسەرکردنی ئەو ناکۆچیانە بێگومان هەندێک زانیاری هەبێت سەبارەت بە سەردانی جەنابی سەرۆکی هەرێم بۆ فەڕەنسا و گفتوگۆی دواتر باسی ئەو پەیاماکەین بەڵام ئامانجەکەی پێکا سەرۆکایەتی هەرێم یەکێک لە ئامانجەکانشی لەوانێ بوو پەیوەندی بۆەوە هەبێت کە ئێستا مەسەلەن ئەو سەردانە کرا بۆ بەغدا و ئێستا دەتوانێت بڵێ من دوای کۆبوونەوە لەگەڵ لایەنە سیاسیەکان ئەو سەردانم کردووە لەبەرەوە هیچ کۆبوونەوەیەک ئامانی سەرەکی هیچ دانێک ناپێشێ چکە وتم هەر لایەنێکی سیاسی کۆمەڵێک ئەنجدەی تایبەتی خۆی هەیە لەوانەیە بەشێک لە ئەنجدەی سیاسی سەرۆکایەتی هەرێم لەوە بووبێ کە بەیاننامەیەکی هاوبەش دەربکرێت لە کۆبوونەوەکە بەیاننامەی هاوبەش دەرنەکرا بۆچی دەرنەکرا بۆ دەرنەکرا چونکە لەوانەیە هەندێ بۆچوونی جیاوازە بێت لە کۆبوونەوەکە پێیان وابێ لایەنە سیاسیەکان کە بەشدار بن لە کۆبوونەوەکە چونکە بەیاننامەی سیاسی پێویستی بە جۆرێک ڕەزامەندی تێکڕای لایەنەکان هەیە بۆ ڕەزامەندیە نەبوو لەسەر بەیاننامە هاوبەشەکە ئەو ڕەزامەندیە نەبوو بێ لەسەر بەیاننامە هاوبەشەکە بەڵام ئێوە توانیتان هەموو قسەیەک لە کۆبوونەوەکە بکەن وەکو حیزبی شیوعی بۆ نمونە بەڵێ ئێمە بنسبەت حیزبمانەوە لە هەر شوێنێک بێ ئەو قسەی کە قەناعەتمان پێێتی بەتایبەتی ئێمە لە چوارچەوەی ئێمە حیزبێکی ئۆپۆزیسیۆنی چەپی دیموکراتین شوناسی خۆمەمان دەستنیشان کردووە و ئەوەش دەزانین کە هەر لایەنێکی سیاسی ئەگەر لە دەسەڵات بێ ئەگەر لە ئۆپۆزیسیۆن بێ لە ڕوانگەی پێگەی فکری و ئایدۆلۆژی خۆیەوە خۆی باسی لە گوتاری سیاسی باس لە بەرنامەی خۆیەکە ئێمەش لە ڕوانگەی فکری خۆمان و ئایدۆلۆژێتی خۆمان کە ئێمە حزبێکی چەپی ئۆپۆزیسیۆنی دیموکراتی مەدەنین واتە خۆمان دەسەڵات جیا کردوێتەوە و خۆمان شوناسی خۆمان تەنانەت لە بەشێکی ئۆپۆزیسیۆنیش جیا کردوێتەوە لەو حاڵەتە ئێمە لەو ڕوانگەیەوە ئەوەی کە پەیوەندی بە خەمی جەماوەرەوە هەیە ئەوەی پەیوەندی بە گۆڕینی سیاسەتی ئابوووریەوە هەیە ئەوەی پەیوەندی بە پێداویستی بوونی بودجەیەکی هەرێمی کوردستان هەیە کە ئەولەویاتەکەی بابەتی وشکە ساڵی بێ بابەتی تەندروستی بێ ئەوەی پەیوەندی بە گۆڕینی سیاسەتی ئابووری هەیە کە ئەم خەسخەسەیە کە ئەکرێ ئەمە چارەسەری قەیرانی ئابووری ناکە و زۆر بەڕوونی ئیشارەتمان کرد کە ئەوەی جێبەجێ کراوە لە بڕیاردانی دەستوری عێراق و مادەی 11 ناکرێت لە ڕاگەیاندنە وەکو دەستکە توێژی گەورە باسی کرێ ڕاستیە بابەتی بودجە و مەبەستە بەڵێ بابەتی و مادەی 11 لە بودجەکە ئەمە وان نییە کە جابێنینە چۆکان یان دەستکەوتێکی فرە گەورە بێ ئەوە نییە و دیسانەوە وا بزانام سەرجەم لایەنەکانیش گومانیان لە جێبەجێکردنی هەیە و چونکە چەندین جار کۆبوونەوە و ڕێکەوتن کراوە لەگەڵ ئەم جارە پێ دەچێت تۆکمەیەک هەبێت لە بڕیاری پێکهاتنەکەی نێوان هەرێم و بەغدا هەستان بۆ وەک لە سەرۆکایەتی هەرێم من پێم وایە ئەمێنێتەوە ئەو بڕیارە چۆن جێبەجێەکرێ چۆن جێبەجێەکرێ ئەمە یەک ئەوەی کە ئێمە گومعنی بەسیاریەوە مامەڵی لەگەڵەکەین ئەوەیە وا لە خەڵکەکە تێنەگەێنی کە بە بڕیاری ئەم بودجێ ئەگەر جێبەجێش کرا قەیرانی ئابووری لە کوردستانە چارەسەر ئەکرێت چارەسەرکردنی قەیرانی ئابووری لە کوردستانە پەیوەندی بە گۆڕینی سیاسەتی ئەمە لە کۆبوونەوەکە باسان کرد ئێمە لە کۆبوونەوەکە باسمان کرد و باسی ئەوەشمان کرد ئەوە ئێمە وەکو حیزبی شووعی کوردستان جیاوازیەکە لە نێوان دووشت لە نێوان سربەخۆیی ئابووری لە نێوان سیاسەتی ئابووری سربەخۆیی ئابووری مانای دانانی ئیکتیفای زیاتیە لە کوردستانە و ئەم حکوومەتە بەرپرس بێ ڕاستەخۆ بەرامبەر دابینکردنی ژیانێکی پڕ کەرامەت بۆ خەڵکی ئەوانە بەڵام ئەم سیاسەتە ئابووریەی کە هەیە ئەم سربەخۆی ئابووریە جێبەجێ ناکە ئەمە ئاراستەی بۆچوونی ئێمە بوو ئەمە جگەلەوە ئێمە بە زۆر بەڕوونی ئیشارەتمان بۆوە کرد کە ئێستا دوای 18 ساڵ لە پرۆسی سیاسی عێراق کاتی ئەوە هاتووە هەتا لە چوارچۆی دیالۆژێکی نیشتیمانی بێ کە هەڵسەنگاندنێک بۆ ئەم بەڵێ ئەو دابڕانە سیاسی کە ئێوە هەتانە هەموو حیزبەکان پێکەوە ماوەیەکی زۆرە وەکو جەنابەت ئاماژەت پێدا کۆبوونەوەتان نەکردووە هۆکارێک نەبووە بۆ قوڵبوونەوەی ئەم بابەتانی ئێوە ڕەخنەتان هەیە لەسەری هۆکارێکە بۆ دوو بابەت یەکە بین بۆ ئەوەی بە بەردەوامی نێرانی گەری کوردستان اینجا ئەگەر لە بەغابێ لە وڵاتانی دەوروپشت بێ بەکەمی بەلاوازی تەماشای هەڵوەسی ئێمە بکە و بە شێوەیەکی کردەیی هەڵوەسی ئێمە لاواز دەرەکەی وەکو هەڵوەسی کوردستانی و جگەلەوە ئەو دابڕانە ئەبێتە هۆی ئەوەی کە
وەکو جەنابت باس کرد سستی پەیوەندیەکان و جۆنەگرتن لە یەکتری و پێم وایە بە جۆنەگرتن و بە وازێنان لە کۆبوونەوە و بە دابڕان لە یەکتری چارەسەری کێشەگرفتەکان ناکرێت. هەدەف لە ئێمە حتا لەم جۆرە کۆبووناوانە ئەوەیە کە چۆن هەوڵدەین دیالۆجێکی نیشتیمانی بەفرەوان دروست بێت. باسی ئەو خاڵەتان کە بە دیاریکراوی ئەمە بێتە بنەمایەک بۆ دیالۆگە نیشتیمانیەکە. دەڕاستیان من لە ئاخافتنی خۆما باسم کردەوە. چی بوو کاردانەوەکانی سەرۆکایەتی هەرێم و لایەنەکانیش؟ وەڵا یعنی مەرج نییە وڵامی هەموو بابەتەکان بدەنەوە، ئەمێنێتەوە وەکو وتم هەندانێکی سیاسی وەکوتم پاکێج و ئەنجدەی تایبەتی خۆی هەیە لە دانیشتن لە کۆبوونەوەکە و حتا تەنانەت لەو گوتارە سیاسی کە لە کۆبوونەوەکە پێشکەشیەکە. هەر خاڵێکی هاوبەش هەبوو کاک دکتۆر، خاڵێکی هاوبەش هەبوو لە نێوانتانە؟ بەڵێ خاڵی هاوبەش زۆرە، بەڵام گرنگەوەیە سەبارەت بە هەموو لایەنەکان چۆن ئێمە کار لەسەر خاڵە هاوبەشەکان بکەین و چۆن خاڵە جیاوازەکان نەبێتە بنەما. ئەوەی کە هەیە تا ئێستا لە بەشێک لە لایەنەکان زیاتر کە دەست بە گفتوگۆکانەکەن زیاتر جەخت لەسەر خاڵە هاوبەشەکانەکەنەوە. بێگومان بە بەردەوامی سەراحەت، ڕاستگۆیی و سەراحەت و ڕوبەڕووبوونەوە هەموو کێشەکان گرنگە، بەڵام دیسانەوە نابێ ئەومان لەبیر بچێ ئەوانە کە خاڵی هاوبەشتیە. خاڵی هاوبەش من پێم وایە پەیوەندی بە مەسەلەی نیشتیمانی کوردستانیەوە هەیە و خاڵی هاوبەشش کە پێم وایە ئەمە سێ خاڵی هاوبەش دەکرێت هەمومان کۆکاتەوە. یەکەمین مەسەلەی نیشتیمانی کوردستانی، دووەمین مەسەلەی ژیانی خەڵکی، سێمین مەسەلەی ئازادیەکان بەگشتی، هەموو ئازادیەکان، ئازادە سیاسەکان. وەکو نیشتیمان قەواری هەرێم چۆن نەبینی لەم وەسعەیە لەم دۆخەیە؟ بەڕاستیت لە قەوارەیەکی لاوازە، لە هەڵوێستێکی لاوازە، بەڵام ئەم هەڵوێستە لاوازە نابێ زەمینە خۆشترێ بۆی ئاڵای سپی بەسکرێتەوە. بە بەردەوامی بزودنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی کوردستان نەک ئێستا هەرێم لەماوەی 100 ساڵە بە چەندین قۆناغا تێپەڕیوە. لەو قۆناغانەی کە لاواز بووە گەلەکەمان خۆی شێوازی تێخۆشانی نوێی دۆزیوەتەوە و بەشێک لەو شێوازانە بریتیوە لە دروستکردنی گیانی مقاومەت. کاتێک ئەو گیانی مقاومەتە دەرکەوتووە لە شعر، لە چیرۆکنووسین، ئەدەبیات، لە شانۆ، لە گۆرانیە، لە هونەرە و دەرکەوتووە لە بوونی مەفرەزە سەرەتایەکانی پێشمەرگە. ئەمانە هەموو گیانی مقاومەت بووە ئەمانە و ئەمەی کە ئێستا جێبەجێ کراوە پەیوەندی بە لەحەزەیەک نییە کە لە دوای نەوەڵتوێکەوە دروستکراوێ. ئەمە پەیوەندی بە 100 ساڵ تێکۆشانە، زیاتر لە 100 ساڵ تێکۆشان و قوربانی دانەوانە. ئەمانە هەمووی کەڵەکە بووە چۆن ئێمە لە یاساکانی دیالکتیکی مارکسی باسیەوەکەین بابەتە چەندایەتەکان کەڵەکای بێ بابەتێکی چۆنایەتی دروستە بێ. ئەم بابەتە چۆنایەتی ئەو گۆڕانکاری بووە کە دوای ڕاپەڕین بەرەبەرە دروست بووە. ئەمە منەتی هیچ کەسێ نییە، نە منەتی هێزی دەرەچیە، نە منەتی برای 1680 نەخێرمان پێکەن لاەسیان دەستکەوتی میلەتە. ئەمە دەستکەوتێکی میلەتە دەبێنێتەوە. ئایا ئەم دەستکەوتە میلەتە زەمینەیەک نییە بۆی کاری لەسەر بکەین؟ ئەمەیەک دیسانەوە چۆن ئەم دەستکەوتە ئاپارێزی؟ دەستکەوتی میلەت بە میلەت ئەپارێزیە. بە پاراستنی دەستکەوت بە میلەت مانایەوەیەوەیە ژیانی پڕ کەرامەت، ژیانی خۆشگوزەران بۆ میلەت دابین بکەیت و هەروەها میلەت دەمکوت نەکرێت، ئازادیەکانی هەموو توێژەکانی کۆمەڵایەتی دابین بکرێت. باشە کاک دکتۆر، چوونی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا، دەجار چوون بۆ بەغدا، چەندین کاتژمێر کۆبوونەوە کە زیاتر لە 200 کاتژمێر کۆبوونەوەیە، ئامانجەکە ئەوە نییە بابەتی ئابووری هاوڵاتیان قەیرانەکەی چارەسەر بکرێت؟ ئێوە وای نابینن؟ من پێم وایە بەو شێوازە قەیرانی ئابووری حکوومەت چارەسەر ناکرێت. ئەوەی کە پێم وایە ئەمە لێکدانەوەیە لەوانەشە لە هەندێک قسەی برادران ئەوانەیە لە ناوەندی بڕیار دەرکەوتووە بەدی بکرێت کە بەشێک لە چوونی حکوومەتی هەرێم و ئەو وەفدانە ئەوەی بێ کە نامەیەک بلێرن بۆ خەڵک، بۆ ڕای گشتی، بۆ دۆستەکانی گەلی کوردستان لە دەرەوە، بۆ هێزی نێودەوڵەتی کە کوردستان کێشە دروست ناکە و ئەوێ بەشێک بێ لە چارەسەرکردنەکە. ئەمە پێم وایە ئەوێ ئەم پەیامە بگەێنێ
پامێکی باش نییە؟ ئەمە پامێکی باشە بە بەردەوامی، بەڵام ئەم پامە نابێ ناوەڕۆکی کێشەکانمان لەبییر بچێ، نابێت لەسەر ئەساسی ئەوە بێ کە بەهاڵە دەستنیشانی قۆناغەکە بکەین، بەهاڵە دەستنیشانی ئەوە بکەین کە تا ئێستا قەیرانی سەرەکی لە عێراقدا قەیرانی دەوڵەتە، قەیرانی دەوڵەتی عێراقا و نابێت ئەوە فەرامۆش بکەین کە ئەو پرۆسە سیاسی لە عێراقا لە دوای 2023 دەستی پێ کردووە بە تونێلێکی داخراودا ڕۆشتووە و ئاسۆیەکی لەبەردەمانیە و ئەو هەڵبژاردایە کە هەڵبژارەی فیدراالی بوو بۆ ئەوەی کە عێراقێکی یەکگرتوو دروست بێ کە چانسێک بوو بۆ مانەوەی دەوڵەتی عێراق بە شێوەیەکی کردەیی ناوەندی دەسەڵات لە عێراقدا کە خولیای ناوەندێتی ڕەهای هەیە ئەو چانسەی لەدەست داوەوانە و دیسانەوە هەموو هەوڵ و کۆشتەکان ئەوەیە کە پێگەی هەرێمی کوردستان لاواز بکرێ و پاشگەزبوونەوە لە فیدراالیەتە بێوانە و بەشێک لە بابەتەکان لەوانێت دیسانەوە خۆی لە مەسلەی گۆڕانکاری و هەماکردنی دەستور بدۆزێتەوە لەبەرەوە واتە قۆناغی داهاتوو بەرەو ئەوە شەڕۆین هەمواکردنی دەستور و دەستگایەکی مافی کورد کە فیدراالی دیارترینیانە ئێمە گەلی کوردستان لە عێراقدا لە ناکۆچیە دەژی ئەم ناکۆچیە تا ئێستا لە ناکۆچیەکانە من لە وجدە نەزەرێکی ماکسیۆ ئەگەر شیکردنەوە هەبێەوە لەوانەش ئەم شیکردنەوە قابلی گفتوگۆ بێ باسی دوو جۆر ناکۆچیەکەن جۆرە ناکۆچیەکان پێڵەن ناکۆچی تەناحوری بەشێکی تر باسێکن کە ناکۆچیە کە تەناحوری نییە ئەم زەمینەی کە هەیە تەناحوری یعنی پێکدادان دروستە بێ و ئەو ناکۆچیە شتێکی بەهێمنی و بە شێوازێکی مەدەنی و بە شێوازێکی ئاشتیانە و بە گوێگرتن لە یەکتری بە دیالۆگ چارەسەر ناکرێوانە ئەم هەلومەتی کە ئێستا ئێمە باسی ئێستاکەین و باسی تەماشای ئایندە شەکەین لە چوارچەوەی خوێندنەوەیەکوانە ئەم ناکۆچیانە ناکۆچی تەناحورین بەداخەوە ناکۆچیەک نییە ئەم ناکۆچیە کە جاران بۆ نمونە بە بەردەوامی ڕزگاری خوازی گەلی کوردستان جیاوازی لە نێوان دوو شتێ کرد ناکۆچی لە نێوان گەلانی عێراق و ناکۆچی لەگەڵ ڕژێمەکە ئێستا لە چوارچەوەی گوتاری کەڕاهیەت ئەوەی کە پێڵەن هیچ سپیچ و لە چوارچەوەی بەکارهێنانی گوتارێکی پۆپۆلیستی ئەمە وای کردووە ناکۆچیەکە ناو کۆمەڵگایە باشە ئەم ناکۆچی ناو گەلانی عێراق هەم هەرێمی کوردستانیش شمولەکە ئەیگرێتەوانێ هەم باشوور و ناوەندی ناوڕاستی عێراقیش واتە هەردوو لاکەیە ئەبێت جیاوازی بکەین لە چی حاڵەتێکە ئەوەڵەن لە ناو کوردستانان کۆمەڵێک ناکۆچی و ناکۆچی تایبەت هەیە ئەم ناکۆچی تایبەتە جیاوازە لەو ناکۆچیە سەرەکیەی کە هەموو کوردستان هەیەی لەگەڵ بەغدا کە هەیەی لەگەڵ دەوڵەتی عێراقا بۆ نمونە ئەگەر باسی گوتاری پۆپۆلیستی بکەین ئێمە لەناو خۆمانە دش بە یەکتری گوتاری پۆپۆلیستی بەکارهێنین ئێمە تا ئێستا وابی دەکەینەوە کە ئیدارەی ئەم ڕەوشە بە سۆشیال میدیا ئەکرێت دەبینی چۆن هەر لایەنێکی سیاسی سۆشیال میدیا بەکاردێنێ بۆ گاڵتە پێکردن سوکایەتیکردن بە لایەنەکانی تر ئەگاتە کارەکە دەکاتە ئەوەی کە گرتەی ڤیددیۆیش ئەو حاڵەتی کە هەیە ئەم حاڵەتە ئێمە بخۆما بەکارێنی بەڵام دەبێنێتەوە ئەوەی ئێمە لەناو خۆمانە گوتارێکی پۆپۆلیستی یان گوتارێکی کەڕاهیە نییە دژ بە گەلی عەرەب یعنی تۆ هەست بەوە بکەی لەناو تاچی کووردا خطابێکی شۆڤینی نییە ئەوان هەیەە بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان هەرم بەداخەوە ئەم خۆزگە نەبووایە بەڵام بەداخەوە لەژێر کارتێکردنی ئەو حیزبە تایفەگەرانی کە هەیە ئەو کە ئێستا زەمینەکە کۆمەڵێک ئاراستەی سیاسی حزبی تایفەگەری و نەتەوەیی شۆڤینی عەرەبی بابڕێوانە و هێزی دیموکراتی و مەدەنی لاوازە و تەنانەت ئەو گوتارە کارکردنی هەیە لەسەر هێزی دیموکراتی و مەدەنی عێراقیش کارتێکردنی بەڵێ ئەم چوونی وەفدانی هەرێمی کوردستان حکوومەت چووە و سەرۆکایەتی هەرێمیش چوون سەرۆکی هەرێم بە تایبەتی کە خۆی ڕۆشتووە کاریگەری هەیە لەسەر کەمکردنەوەی ئەو تاری ڕقوچینەی کە هەیە بەڵێ من پێم وایە هەموو ئەو سەردانانە گرنگی هەیە بەڵام دەبێنێتەوە ئەمە مخاتەبەکردنێکی دوخبەی سیاسیە تاقیمی سیاسیە ئێمە لە کوردستانە پێویستمان بە گوتارێکی سیاسی هەیە
ئاراستەی گەلان بکرێت. چۆن هیکەین چۆن بیکەین ئەو گوتارە سیاسی کە ئاراستەی گەلان بکرێت تۆ کۆمەڵێک ئامرازت بردەستەوەیە ئەو ئامرازانە بەشێکی ئامرازی ڕاگەاندنە بەشێکی ئامرازی کۆڕ و کۆبوونەوە سیمینارە بەشێکی ئامرازی چالاکی ڕۆشنبیریە چالاکی سیاسیە چالاکی فکریە واتە ئەو دیسانەوە پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ کەسانی کۆمەڵایەتی یان کەسایەتی نیشتیمانی حیزبی شیوعی هیچ هەنگایەکتان لەم بوارەیانەوە ئێوە حیزبی شیوعی عێراقی ژێ نزیکترین هێزە لێتانەوە لە عێراقا باسی ئەم بابەتەتان کردووە چی بکەن وەکو حیزبی شیوعی وەکو چەپەکان وی نەگەینەوە ئاستە بەڵێ ئەمە پێم وایە ئەم ئەرکە ئەوەندە گەورەیە تەنها بە حیزبی شیوعی ناکرێت حیزبی شیوعی دەتوانێت هاوکار بێت ئەمە ئاراستەکەیەتی بەڵام ئەم ئاراستەیە پەیوەندی بە ئاراستەیەکی فراوانەوە هەیە پێویستی بەوە هەیە کە تۆ لە حکوومەتی هەرێم لە هێزە سیاسەکان دابنیشن نەخشە ڕێگایەکیان هەیە بە سەبارەت بەوە لە ماوەی چەند ساڵێکە چۆن مخاتەبەی ڕای گشتی عەرەبەکەن چۆن لەگەڵ حتا تەنانەت لەگەڵ ڕای گشتی ئەوروپا مامەڵاکەن وانە و دیسانەوە چۆن خۆمان ئاماداکەین لەناو خۆمان چۆن ئاماداکەین هەموو جیهان متابعی ئێماکە هەر پێشێتکارەیەک لەسەر مافی مرۆڤ ئەو پێوەرانەی کە ئێستا پێوەری نێودوڵەتیە لەسەر مافی مرۆڤ هەموو جیهان مراقبەی ئێماکە باشە ینی بۆ نمونە باسکەم ئەگەر لە سلێمانی لەسەر هەر شتێک یەکێ بیگیرێ مافی مرۆڤ و کۆمەلگای نێودوڵەتی متابعاکە بای ئەوە نەماوە بڵێن ئێمە وەکو دەوڵەت ناشارێتەوە وڵای ئێمە خصوصیاتی خۆمانمان هەیە ئێستا مافی مرۆڤ بۆتە مۆرچێکی جیهانی بواری شارنەوەنەوەوە کات ناحیش تریش هەیە کاتێک هەموو لایەنەکان کاوانەی خۆیان بە دۆستمان نەزانن پێمان ئەڵێن ئەبێ ئێوە هێزی پێشمەرگە یەخەن ئەم دوو برادرانە هەر ئەمانیان نوێش هێزی هەفتا و هێزی هەشتا بێنێتەوە ئێمە تاکەی ئەوانە بەردەوامە بن پێمان ئەڵێن ئێبێ هێزی پێشمەرگە یەخەن وانە ئێمە کافیە بڵێ وڵای ئێمە بریانی 680 خەڵکەکەمان بەوە دڵناوایی بینەوە وڵا پەلامار نادرین چکە ئەگەر پەلامار دراین بە بڕیاری 680 ئەپارێزێن من پێم وانە بە ئەم عقلێتە ئەم لۆجیکە ڕاستە لۆجیکی ڕاستەوەیە جەماعەت خۆی سیاسەتی ڕاست و دروستە بێ و جەماعەت چۆن دیفاع لە خۆی بکە باشە زۆر سپاس کاک دکتۆر گفتوگۆکەمان درێژە پێ دەدەین بەڵام پشێک وەرەگرین و دواتر دێنەوەلاتان دوور مەکەونەوە دووبارە سڵاوتان لێبێ گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز دکتۆر کاوە مەحموود سکرتێری حیزبی شیوعی کوردستان درێژە پێدەدەین کاک دکتۆر گفتوگۆکەمان چڕوپڕە و لینکیشی زۆر لێبێتوانێ بەڵام زۆر گرنگە لە کۆبوونەوەکەیە کۆبنەوەی سەرۆکایەتی هەرێم و هێز و لایەنەکان سەرۆکی هەرێم وتی بۆچی ئەچمە بەغا لای ئێوە باسی کرد پامی سەرەکیەکەی چییە؟ بێگومان لە قسەکانە دەرکەوت کە ئامادەیە بچێت بۆ بەغدا ئەمە یەک دووەمین باسی ئەوەی کرد کە لە سەردانەکەی بۆ لەگەڵ بەڕێز ماکرۆنە کە باسی کێشەی کوردستانی کردووە ئەو پەرسەندنانەی کە بە تایبەتی لە 2023ەوە هاتووە تاکو ئێستا سەرۆک ماکرۆن ئەوش داوای لێ کردووە کە بچێت بۆ بەغدا سەردانی سەرۆک کۆمار بکە و سەردانی سەرۆک وەزیران بکە پەیامی هەیە ماکرۆن پەیامی هەیە لە ڕێی سەرۆکی هەرێمەوە بۆ عێراق ماکرۆن کە هاتووە بۆ عێراق پەیامێکی هەبووە بەڵام ئەو پەیامەی کە ماکرۆ پێشێکی کرد لە عێراقا بە پێی پێویست پێشوازی لێ نەکرا و لەو کاتێک کە هاتوو بۆ بەغدا بۆ عێراقوانە لەو کاتە بانگەشەی جەنابی سەرۆکی هەرێمی کردووە وەکو جەنابی خۆی باسی کردووانە کە سەردانەکەی کردە بێگومان فەڕەنسا وڵاتێکی زلهێزە لە ئەنجومەنی ئامادەی لە ئەندامە بەرداوامەکانی ئەنجومەنی ئاسایشیشەوانە و پەیوەندی هەیە بە هەموو وەزعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئەوەی من لە کۆبوونەوەکە باسم کرد ئەوەیە کە گرنگە پەیوەندی کوردستان لەگەڵ فەڕەنسا و لەگەڵ سەرۆک ماکرۆنە پەیوەندەکەمان توندتۆڵ بێ بەڵام چاوەڕێی ئەوە نەکەین کە ماکرۆن بتوانێت کارتێکردنی زۆری لەسەر وەزعی عێراق بێ باشە پێی فەڕەنسا ئەو ترسەتان هەیە یاخود ئەو تێبینیەتان هەیە؟ پەیوەندی بۆ هەیە کە فەڕەنسا ئەو ڕۆڵی جارانی نەماوە لە هەموو ناوچەکەیە ئەمە یەک دووەمین لەوانەیە پێش عێراقا
ئەوەی کە گرنگ بێ بۆ فەڕەنسا لوبنانە. ماکرۆن دوای تەقینەوەی بەندەرەکە هاتە بەندەری بەیروت هاتە بڵین ناو بەیروت و لەگەڵ هێزە سیاسەکان کۆبەوە و دەست پێشخەری هەبوو و جەماوەر پێشوازی دەکرد. بەڵام تاقیمی سیاسی لە لوبنانە هیچ استیجابیان نەبوو بۆ ئێستاش دیارە هیچ هەنگاوی پێشەوە. جا لە لوبنان کە بە شێوەیەکی مێژووی بوونی هەیە و فەڕەنسا ئایا لە عەلاقە ئەتوانێت ئەو حاڵەتە بکە بۆ چوونی من ئەو حاڵەتە ناکە. ئەم هەوڵەی لە چی؟ بەڵام ئەو هەوڵەی وەکو ئەو هەوڵەی بەشێکە لە هاوپەیمانی نێودەوڵەتی و سیاست هەماهەنگی هەیە لە سیاستە لەگەر ئەمریکا لەگەر بەریتانیا هەماهەنگی هەیە و خۆشی بە دۆستی ڕەوای گەلی کورد دەزانێ. بەڵام دیسانەوە ئاراستەکەی ئەوەیە کە چۆن کوردستانێکی بەهێز لە چوارچێوەی عێراقێکی بەهێز بێ. بەڵام گرفتەکە لەوەدایە ئەم تەحلیلەوە ئەم شیکردنەوە سیاسیانە دوورەکەوێتەوە لە چەمکێکی بنەمای مارکسیەت کە پەیوەندی بە تەبیعەتی دەسەڵاتەوە هەیە. عێراقێکی بەهێز بە نسبەت دەسەڵاتدارانەوە یعنی عێراقێکی مرکزی یعنی عێراقێک کە زۆربەی شیعە کوردیش بۆ ڕازی نابێت حکم بکە کوردیش بۆ ڕازی نابێت بە من ڕازی نابێت لەبەرەوە دوو چەمک نەناکۆکن. چەمکی ئەمنی قەومی دەوڵەت یعنی ئەمنی ئەو هێزەی دەسەڵاتدارە دەوڵەتە کە بە درێژایی دروستبوونی دەوڵەتی عێراق هێزی نەتەوەیی عەرەب بووە. ئێستا نەتەوەیی و تێکەڵاوبووی مەزەبی بووەوانە. ئەمە ناکۆکە لەسەر مەفهومی ئەمنی قەومی کوردستانی و ناکۆکە لەسەر مەفهومی عەدالەت تەنانەت. نەم حاڵەتەیە ئەمەی کە ئێستا هەیە ئەوەی کە پێڵن دەوڵەتی هاوڵاتی دروست نابێ و مەفهومی عەدالەت ئەوەی کە پێڵن عەدالەت و عەدالەتی ئینتیقالی وانەیە باشە گۆڕانکاریە بە عەدالەتی ئینتیقالی دروستکە. ئەو عەدالەتی ئینتیقالیە دروست نابێت. گرنگە ئێمە لە هەڵسوکەوتی نێودەوڵەتیە لە پەیوەندی نێودەوڵەتیە ئێمە سیاسەتێکی ڕوونمان هەبێت کە پشت بەستین بە بنەما سەرلەشیەکانی بەرژەوەندی نیشتیمانی کوردستانی و ئەو سیاسەتە سیاسەتی حزب نەبێ سیاسەتی هەرێمی کوردستان بێ. و ئەگەر حتا تەنانەت حزبێکی سیاسی پەیوەندیەکی تایبەتی بێ لەگەڵ دەوڵەتەکەیە لەگەڵ دەوڵەتێکی داری کراوە لە چوارچەوەی ئەو سیاسەتە فەرمیەی کە دەوڵەتەکە جێبەجێیەکە ئاخافتم بکە. من لێرەدا ئەگەر ئەمێ یەک ڕەخنە هەیە لە سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی دەگیرێڵێت دەچێتە فەڕەنسا هەر ستافەکەی خۆی دەبات کە لە پارتین ڕاوێژکارەکان دەچێتە بەغداش بە هەمان شێوەیە. ئێوە ئەم تێبینێتان پێ و لە کۆبوونەوەکە باس کرا و پێم وایە سەرۆکایەتی هەرێمێ سەرۆکایەتی هەموو بێوانە لانی کەم ئەبێ سەرۆکایەتی خۆی کە ئێتلافی حکومڕانە ئەوانەی کە حکومڕانن توکە ئێتلافی حکومڕان ئەبێ کۆمەڵێک مەبادی هەیە کە پەیوەندی بە ئەو اتفاقیکردنەوە ئەوانە کراوانە. بەڵام دەمێنێتەوە حتەمانە ئەوە نیە نابێت جۆ بڵێ هێزی ئۆپۆزیسیۆن بگرێ. سیاسەتی دەرەکی سیاسەتێکە ئەبێ هەمومان داکۆچی لێ بکەین لە چوارچێوەی بەرژەوەندی باڵای نیشتیمانی گەلی کوردستان. من نمونەیەکت ببێنم حتا تەنانەت ئەگەر وەکو لایەنێکی سیاسی بەشدار بووین لە کاتی ڕفراندۆمدا پێش ڕفراندۆم وەفتێکی یەکێتی سەردانی ئێرانی کرد. ئێران دەست داواکاری ئێران کۆمەڵێک ڕەشە و گوڕەشەی نرد وانە بوو کە واکەین و وانەکەین. یەکێک لەو وەفدانە بەڕێز کاک مەلا بەختیار بوو. کاک مەلا بەختیار کە چوو بۆ وەفدەکە دیفاعی لە مەسەلەی مافی ڕفراندۆم کرد. دیفاعی لە مەسەلەوەی کە گەلی کورسا حەقی خۆەتی مافی چارەنووسی خۆی هەبێ کە هاتەوە تێکڕای بۆچوونەکانی ئێرانی گەیان بەلایەنە سیاسەکان. کا بەختیار کابراکی تێکۆشەرەوە سیاسێکی ڕازگۆیە هەموو ئەو مەسەلایە گەیان. بەڵام کە چووە ئەوێ نەهات پشتگیری بۆچوونی ئێران بکە هات پشتگیری ئەو بۆچوونەی کرد کە لە کوردستانە بڕیاردراوە. لەبەرەوە وەکووتم ئەگەر حزبی سیاسیش هەر چۆنێک بێ مووقفی تایبەتی خۆشی بەڵام کە مووقفێکی کوردستانی بەتابەتی لە وەرچەرخانەکانە هەبێ ئەبێ داکۆچی لەو مووقفە سیاسیە بکە. باشە سەرۆکی هەرێم دەتوانێت چی بکات لەم نێوەندەدا؟ ئەتوانێت لە نێو ئەو هەموو ململانی کە لە ناو خۆشیانە هەیەە دەتوانێت ڕۆڵێک ببینێ وەکو سەرۆکایەتی هەرێم بەگشتی. بەڵێ من
تا ئێستا حیزبە سیاسیەکان طبعا هەر حیزبێکی سیاسی ئەگەر قسەی لەگەڵ بکەی لەوانەیە پێت بڵێن لەناو ئێمەیە ناکۆچی سیاسی نییە بەڵام ناکۆچی سیاسی لەناو بەشێکی زۆری حیزبە سیاسیەکان دەرکەوتووە ئەوانە من پێم وایە زۆر گرنگە ئەو ناکۆچیە سیاسیانە بە شێوەیەکی دیموکراتی بە شێوەیەکی بڕیارێکی یەکگرتو لەناو ئەو حیزبە سیاسیە نابکرێتەوە اینجا ئەو بڕیاری حیزبە سیاسیە ئەگەر بە دڵی من وێ یان بە دڵی تۆ نەبێ یان ئەگەر ڕاست بێیان هەڵە بێ مهمە حیزبی سیاسی یەک بڕیاری هەبێ یەک بڕیاری هەبێت کە بە ئەغلبیەت دووەری گرێ بۆی بتوانێت چۆن مامەڵا لەگەڵەکە ئەمە ڕەنجی داوەتەوە لەناو ژیانی سیاسی کوردستانە ئەمە یەک دووەمین ئەواتە بەشێک لە ئەرچی سەرۆشی هەرێم ئەوەیە ئەگەر هەر ناکۆچیەکە بێ کە بتوانێت بە شێوەیەکی نەرم لەناو حیزبەکەی خۆی و یارمەتی دەربێت لەگەر ناو حیزبەکانی تریشە کە ئێتلاف لەگەڵی کە بتوانێت چارەسەری بکە ئەمە یەک دووەمین هەوڵێ ئەوە بدا کە ئەو ناکۆچیانەی کە هەیە لە نێوان خودی خۆیانە چارەسەری بکەنەوەوانە سێمین ئەبێ هەوڵی ئەوە بدا کە دیالۆگی نیشتیمانی دروستکە معنای ئەوە نییە ئەوەی کە ئێتلافی حکومڕان کە بریتیە ئێستا لە پارتویەکێتی گۆڕان کە ئەو بۆچوونە سیاسیانیانی هەموو بۆچوونە سیاسەکانیان ڕاستە بۆچوونی سیاسی تر هەیە لەوانەیە ئۆپۆزیسیۆن بێ ئۆپۆزیسیۆن نەبێ بەڵام ئەمە بۆچوونی سیاسیە ئەبێ جۆ بگیرێ یەک بابەتی تر پەیوەندیدا هەر بۆ کۆبوونەوەی و کۆبوونەوەکانی ڕابردوش خەڵکە پرسێ بۆ بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بەشداری کۆبوونەوەیکی وا ناکات ئەوە تا هاوسەرۆکی حیزبەکانی تایە سکرتێری تێدا ئەمینداری تێدا سەرۆکی تێدا ئێوە ئەم پرسیارەتان لای خۆتانەوە نەکردووە ئەو پرسیارە ئەبێت ینی ئێوە لە چاپێککەوتنێکی ڕۆژنامەگەریە ئەتوانن لەوانی بکەن ینی پەیوەندی بەوانەوە هەیە باشە هەرێمی کوردستان چۆن لەگەڵ بەغدا بتوانێت ئەم ڕێکەوتنی کە هەیە بیکاتە ڕێکەوتنی بودجە هەڵبەت باسەکەین بیکاتە بناغەیەک بۆ ئاسایکردنەوەی پەیوەندیەکانی داهاتووی من پێم وانییە ڕێکەوتنی بودجە ئاساییکردنەوە وەساکەیە یان بنەمایەکە بۆ ئاساییکردن بەڵام ڕێکەوتن لەگەڵ ئەو هەموو لایەنانی ناو پەرلەمان ئاسانە مەسەلەکە ئەوەیە تۆ ڕێکەوتن لەگەڵ لایەنی پەرلەمانێکی یانی بێ ڕێکەوتن لەگەڵ حکوومەتا بکەیت ئەمە هیچێکە ڕنگدانەوە نیە حکوومەتەکەی عێراقیش حکوومەت عێراق پرسیارەکە ئەوەیە حکوومەتی عێراق هەیە پرسیارەکە ئەوەیە لە عێراقا وەکو دامەزراوە نیە حەقی ئێمە باسی واقعەکەین حکوومەتێک ڕئیس وزەرایە کە مدیشا بڵێ گوێ بڕین حکوومەت ئەمە بوونەکەی باش ئەی باشە یعنی ئەی گفتوگوی لەگەڵانەکەی دیالۆ گیانی من فەرقەیە لە بەنی گفتوگۆ و دیالۆگ تۆ دیالۆژی لەگەڵەکەی و فەرقەیە لە بەنی ئەوەی بەچێ ئاراستەیەک دیالۆژی لەگەڵەکەی و تۆ خۆت هەڵبەستی خۆتت ناو کوردستان چۆنە لەو دیالۆگە ئەگەر هەر حزبێکی سیاسی بەتەریا بچێت دیالۆگ بکە هەر حزبێکی سیاسی بیر لە هاوپەیمانی بکە بۆ هەڵبژاردننی ئایندە بە تایبەتی ئێبێ گومان ئەم وەزع ئەم ڕقع لاوازە دروستە بێوانە من لێرەدا ئەوەی کە هەیە ئەبێ ئیشارەت بۆ بکەین لە عێراقدا دەوڵەتی ملیشیات هەیە لە عێراقدا ئەوەی پێڵێن دەولەی عەمیق دەوڵەتی قوڵ هەیە ئەوانە خەڵکێکەیە لەوانەیە نە وەزیر بێ نە ڕئیس وزەرا بێ نە جێگری و ڕئیس وزرای بەڵام قەراری سیاسی بەدەست ئەوەیە حتا تەنانەت تۆ تەماشاکات پێشتریش تۆ بە فتوایەکی دینی حەجی شعبی دروستە بێ ئەیدا کەس باسی حەجی شعبی ناکات ئەو دەوڵەتە بەم شێوەیە بەردەوام بێ ئەتوانێت دەوڵەتی عێراق بەردەوام بێ من پێم وایە ئەم دەوڵەتە قەیراناویە بەردەوامبوونی دەوڵەتی عێراق بەم شێوەیە کە هەیە مانای بەردەوامبوونی قەیرانەکانە ئەبێ هێزی سیاسی هێزی کۆمەڵایەتی نەکات هێزی سیاسی هێزی کۆمەڵایەتی لە عێراقا ئەگەر بێوێ بە سەقامگیری دەم دەوڵەتە بژی ئەبێ بیر لەوە بکاتەوە کە پێکاتەکانی ئەم دەوڵەتە ئاانە چۆنی بژین چۆن زمینەیە خۆش کرێ بۆ ئەوەی کە پەیوەندی ئاسایی دروست بێ ئەمەی کە ئێستا هەیە بە فیرۆدانی سامانی ئابوووریە بە فیرۆدانی سامانی مرۆیە و ئەمە نەزیفێکە بەردەوامە بێ بەم شێوەیە ئەوەی کە دەبێت تۆ ئەبێ سەر نەنوێ پیاداچوونەوە بە هەیکەلەتی دەوڵەت هەبکەیت و ئێستا ئیسپات و دوای 18 ساڵ دەم تەجروبەیە کە فیدراڵێتیش چارەسەر نییە دیسانەوە چی چارەسەرەکە دیسانەوە ئەبێ دیالۆجێکی نیشتیمانی بێمەش دروست بکرێت باشە لە عێراقیشەوە سەرۆکوەزیرانی عێراق لە دوای سەردانەکەی پاپا فرانسیس بۆ بەغدا و هەرێمی کوردستان و هەندێک ناوچەی تر ئەم پەیامەش لە بەغداوە بیستراوە کە سەرۆکوەزیران داوای دیالۆگی نیشتیمانیەکە بە ئێوە گەشتووە
سەرۆکوەزیرانی عێراق بە ئاشکرا باسی کردووە بە هەموو لایەنە سیاسەکان بێگومان گەیشتووە و خودی ئەو لایەنە سیاسیانەی کە خاوەنی دەوڵەتی قوڵت ئەوەی پێڵێ دەوڵەتی پەرەڵێنی عێراق بەشێکی زۆری ڕزی ئەوەیان کرد ئەوەی کە ئیستیجابەی هەبوو لایەنە کوردستانەکان بوو بەڵام ناکۆچیەکە لە چییە؟ لایەنە کوردستانەکان بیر لە دیالۆژی نیشتیمانی ناخۆیان ناکەنەوە بەڵام ئیستیجابیان هەیە ئەوە پرسیارە بۆ دیالۆژی نیشتیمانی باشەوە پرسیارە پێشەوەی بچنەوە دیالۆگە نیشتیمانی عێراق ئەگەر هاتە بەرهەم لە کوردستان هەنگای بۆ نانرێت ئەو دیالۆگۆ نیشتی ئەوڵێن زەحمەتە لە عێراقدا دیالۆجی نیشتیمانی دروست بێت ینی ئەمە زانیاریە یاخود لێکدانەوەی خۆ لێکدانەوەیە زەحمەتە لە عێراقدا دیالۆژی نیشتیمانی دروست بێ ئەمەیەک دووەمین ئەگەر دروست بێ یان دروستش نەبێ بە بەردەوامی لە کوردستانە لەم هەلومەرجی ئێمە پێویستمان بە دیالۆژی نیشتیمانیە زۆر باشە ئەم هەڵبژارنی کە لە ڕێ و بڕیارە دەی ئەم ساڵ ئەنجام بدرێت چۆنی دەبینیت؟ من پێم وایە ئەو حاڵەتەی کە لە هەڵبژار دەکاتۆتە پێشەوە دوور نییە لە پاشخانی ئەو ڕووداوانەی کە پێشتر ڕوویاندا لە عێراقدا کە پەیوەندی بە خودی قەیرانەوە هەیە و مەسەلەکەم پێم وانییە دیسانەوە هەر قەیرانی حکوومەت بێ یعنی ئەم حکوومەتە بگۆڕە حکوومەتێکی تر بێت معناوێت قەیرانی دەوڵەت چارەسەر لەبێ من پێم وایە قەیرانەکە بەڵێکەمی قەیرانی دەوڵەتە ئەمە یەک دووەمین ئەو هەلومەرجە سیاسی کە ڕوویدا بەداخەوە حاڵەتێکی ناجۆری دروست کرد یەکێ لەوانە ئەو پۆپۆلیستی کە بەکار هات لەناو خۆپیشاندانەکانە ئەو خۆپیشاندانانە هەر هەمووی خۆپیشاندانێکی ڕەوایە بۆ مافی ئابووری بۆ باشکردنی ژیانی خەڵک ئەوەی لە تشینا ڕوویدا لە عێراقدا بەڵام ئەو خۆپیشاندانانە لە پێکاتەکەی بریتی بوو لە توێژی پەراوێزخراو ئەوەی کە بە مستەڵەحی سیاسی ئەمڕۆ بیرمەندە مارکسیەکان پێڵێن پریکاریە یعنی توێژی هامشی توێژی پەراوێزخراو ئەم توێژە پەراوێزخراوە ئەنواع خەڵکی تایە و ئەم توێژە پەراوێزخراوە کە ئێستا هەیە جێگرەوە نییە بۆ ئەنجامدانی گۆڕانکاریەکی کۆمەڵایەتی لە هەڵبژارنەکەی داهاتوە کاریگەریانە بێت ئەم حاڵەتەوە تەنانەت ئەم قانونی هەڵبژاردنەی کە هاتە پێشەوە ڕنگدانەوەی ئەو توێژە پەراوێزخراوانەیە و خودی ئەوانەی دەسەڵاتن ئەوەیان قۆستەوە من نمونەیەکت بۆ دێنمەوە دێت دە هەمویان داوایان کرد خۆپیشاندانەکان کە ئەنجومەنی پارێزگاکان نەمێنێ لە کاتێکە خۆی ئەنجومەنی پارێزگاکان شەکی دەستوریە لە جیاتی ئەوەی کە تۆ ئەنجومەنی پارێزگاکان ئەوەی گەندەڵە لە ئەنجومەنی پارێزگاکان پێشکەشی محکەمەی بکرێ ئەو دێ هەموو ئەنجومەنی پارێزگاکان کە خۆی نمونەیەکە لە نامەرکەزیەتی ئیداری دایە بە ئەم حاڵەتە ئەمە ڕنگدانەوەی ئەو توێژەیە کە پەڵێن پریکاریان یان توێژی پەراوێزخراوانە ئەم گرفتانە لە هەموو وڵاتە هەیە لە فەڕەنسا هەیە کە هێلێک زەردەکان لە لوبنان ڕوویدا لێرەش لە سێ نمونەی جیاوازە ڕۆیان داوانە و کە لەم نمونانە ڕووەدا چینی توێژی پەراوێزخراو بەرەبەرە فراوانە بێ و شوناسەکەی لەو هەر وڵاتێکی سەرمایەداری تا وڵاتێکی تر جیاوازی خۆی هەیە بەڵام ئەمێنێتەوە ناتوانێت گۆڕانکاری دروست بکە یەکێ لە گرفتەکان بۆ نمونە ئەو کێشانەیە کە مۆدرێنەی سەرمایەداری بۆ نمونە لە فەڕەنسا ئێخاتە ڕوو کە مۆدرێنە وەڵامی نییە بۆ چارەسەرکردنی دێت هەڵبژاردنەشەر وەڵام نابێت نەخێر ئەم حاڵەتی کە دێ بۆ عێراق لە کاتێکە ئەرکەکانی مۆدرێنە جێبەجێ نەکراوە دێ بۆ بازەدا بۆ شێوازێکی تەنانەت ئەخرەتەخانی پۆست مۆدرێنیزمەوە ئەم حاڵەتی کە دروستە بێ بازدانێکە بۆ نادیار ئەوانە و وەزعەکە خراپترەکە باشە کاک دکتۆر حیزبی شیوعی کوردستان و هێز و لایەنە سیاسەکانی ناو کۆبوونەوەکەی سەرۆکایەتی هەرێم باستان لە هیچ دروستکردنی هاوپەیمانێتیە ئیتیلافێک کرد بۆ ئەو هەڵبژاردنی کە لە دەیدا ئەکرێت بڕیارە بکرێت بەڵێ لە گفت و گۆکانە باس کرا بەڵام ئایا بوو بە بڕیار ئایا بوو بە بجە ئێمە کاتی خۆی ئاماژەمان بۆەوە کردووە کە زۆر گرنگە ناوچە دابڕێنراوەکان لە کەرکووکە لە شوێنی ترە کە ئەبێ کە لایەنە کوردستانەکان هەمویان یەک بڕیاریان هەبێ زۆر کەس باسی ئەوەی کرد کە لە بەغدا ئەبێ ئەمە یەک هەڵدەستمان هەبێ بەڵام ئەو زەمینەیە کە لە کۆبوونەوەکە هەیە و لە نێوان لایەنە سیاسەکان هەیە پرسیارەکە ئەوەیە
ئەم زمینەیە بە کۆبوونەوەیەک بە بڕیارێکی ئەو کۆبوونەوە چارەسەر دەکرێ کە باسکرا کاردانەوە چی بوو بەدەنگەوە هاتن هەیە بۆ ئەو بابەتە یاخود ئەوش خراە پراوێزەوە من پێوان بەدەنگەوە هاتن پەیوەندی بە ئەنجامدانی کۆمەڵێک هەنگاوی کردەیی هەیە کە ئەو هەنگاوانە زمینە بێ بۆ ئەوەی کە ئەو حاڵەتە دروست بێ ئەو حاڵەتی یەک هەڵوێستیە دروست بێ ئەمەی کە ئێستا هەیە لە کوردستانە دوای کۆبوونەوەکەش زمینە نییە بۆ یەکڕیسی باشە لە دەرەوەی ئەو کۆبوونەوەیە خۆتان وەکو حیزبی شیوعی و لەگەڵ هێز و لایەنەکانی ترا ئەم بابەتتان باس کردووە بیرتان لێ کردوێتەوە ئێمە پێشتر لەوانەیە لەگەڵ زۆر لایانی سیاسی و جگەلەوە بە دووقۆڵی لەوانەیە هەتا لە سەحافەشە باسی ئەوە کرابێت لە ڕاگەاندنە کە پێویستان بەو حاڵەتە هەیە بەڵام باسکردن شتێکە دروستکردنی زمینەیەکی دەبار و بۆ هەنگاونان و بە شێوەیەکی کردەری شتێکی ترە لە کەرکک بۆ نمونە کۆمەڵێک چەندی جار کۆبوونەوە ئەنجام درا ئیلانە سیاسەکە حیزبی شیوعی بەشدار بووین بەڵام ئایا لە ئەخیرا لە کۆتاییدا بابەتەکان دەگەڕێتەوە بە سەرکردایەتی ئەو حیزبانە ئایا ئەو کۆبوونەوانە یەکریزێکی دروست کرد ئەو یەکریزەی دروست نەکردووە بۆ ریزەی دروست نەکردووە چکە تا ئێستا بیرکردنەوەکی بەرتەسکی حیزبایەتیە ئەوە تا ئێستا ئەوە زاڵە و بە تایبەتی ناو خودی ئیتلافی حکومڕان خۆی کە پارتیویشێتی بە دەرەجە یەکەم ئەگرێتەوە ئەوە تەمەن گۆرانش بەشێکە لە ئیتلافەکە باشە جگە لەم هەڵبژاردننی کە لە بەردەمایە لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە لە بابەتی ئازادیەکانە کێشە زۆر دروست بوو زۆر دەنگدانەوەشی هەبوو حیزبی شیوعی چۆن لەم کێشانەی ئازادی تا کەس دەڕوانێت ئێمە بابەتی ئازادی بە فراوانی بە مافیەزانی مەمافە ئەمە شتێک نییە خەڵاتێک نییە کە هیچ دەسەڵاتێک لە جیهانە پێشکەشی ئەو جەماوەریان گەلەکەی خۆی بکاوانە و مەسەلەی ئازادیەکان و تێکۆشان بە ئازادیەکان بە نسبەت تێکۆشانی حیزبی شیوعیەوە بنەمایەکی سەرەکی تێکۆشانی بەردەوامێتی ئێمە لە کاتی شەید جەمال حەیدەریەوە لە شەستەکانەوە یەکێک لە دروشمە سەرەکیەکانی کە بەکاری هێناوە باسی ئەوەی کردووە خاک نان ئازادی کاڵێ خاک یعنی مەسەلەی نیشتیمانی کاڵێ نان یعنی مەسەلەی چینایەتی کاڵێ ئازادی یعنی مەسەلەی سەرجەم ئازادیەکان هەموو ئازادیەکان ئەگرێتەوە ئازادیەکان ئەوە نییە ڕۆژنامە نووسێ بگیرێ ئازادیەکان ئازادی خۆپشاندانە مانگرتنە تعبیرکردنە ماوەدان بە ڕاگەیاندنە پێشکەشکردنی معلوماتە یەکسانی جەندەریە ڕزگرتنی مافیژنە نێشتنی تونند و تیژیە بۆ نمونە تێکڕای ئەمانە هەر هەمووی دش بە یەکترینین یعنی کارکردن بۆ ئازادی دش بە مەسەلەی نیشتیمانی نییە مەسەلەی نیشتیمانی پێویستی بە ئازادی هەیە مەسەلەی نیشتیمانی پێویستی بە مەسەلەی یەکسانی و عەدالەتی کۆمەڵایەتی هەیە ئەمای هەمووی بەنسبەت ئێمەوە یەک پاکێجە لە یەکتری جیا ناکرێتەوە زۆر باشە ئێمە سوپاسی بەڕێز دەکەین دکتۆر کاوە مەحموود سکرتێری حیزبی شیوعی کوردستان سوپاس بۆ ئەم دەرفەتە سوپاس بۆ هاوکارانم کە ماندوو بوون لە بەنجامگەیشتنی ئەم دیدارە داکو و دیدارەکانی تر بە ئێوە شاد دەبینەوە کاتێکی خۆش.